کەرتی گەشتگوزاریش هەموو وەکو کەرتەکانی کە بەپێی بڕیاری ئەنجومەنی وەزیران و حکوومەتکەوا داخراوە هەموو شوێنەکان تاکو ئەم کاتەش هەموو داخراوە بەهۆی بوونی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. ئمە داواکارین کەوا ئەگەر هاتوو بارودۆخەکە ئاسایی بۆ خۆشبەختانە سەبەر و ئاسایی بوونەوە دەڕوا ئێمە داواکارین لێرەوە هەموو شوێنە گەشتیاریەکانش بکەرێنەوە تاکو جوڵێکی تر بازرگانی بکەوتە شوێنەکان و هاوڵاتیان بکەنەوە سەر کاروباری خۆیان.